جارێکی دیکەش سڵاوتان لەبێ تەوەری یەکەمی بەرنامی بەین باش ئەمڕۆ تایبەتەکەین با قسەکردن لەسەر فستیڤاڵی شانۆی سەرشەقام دیارە ساڵانە لە هەرێمی کوردستان فستیڤاڵی شانۆی سەرشەقام دەکرا بەڵام ماوەی 2 ساڵە ئەنجام نادرێت قسە لەسەر ڕێوشوێنەکانی سازکردنی فستیڤاڵی شانۆی سەرشەقام و هەروەها تایبەتمەندیەکانی ئەم هونەرە دەکەین و ئایا لەم ساڵدا دەتوانرێ بەهۆی قێرانی دارایی و هاوشێوەی ساڵی ڕابردوو ناتوانرێت فستیڤاڵەکە ڕێک بخێت بە شێوەیەکی گشتی قسە لەسەر پرۆژە و کارە هونەریەکان و چالەکی هونەریەکان دەکەین لەم ساڵدا حەسەن حەمەدساڵح بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری دەربەندی خان میوانە لەگەڵمان کاک حەسەن بەخێر بێت بەیانی باش زۆر سپاس بەیانتان باش سپاس دەکەین جارێکی دیکەش بەخێر بێت پێم باشە سەرتا بە فستیڤاڵی سەرشەقام شانۆی سەرشەقام دەست پێ بکەین باسێک لەم هونەرە بکەین ینی بریتێ لە چی و بە شێوەیەکی گشتی چییە فستیڤاڵی شانۆی سەرشەقام بەڵێ البته فستیڤاڵی شانۆی شەقام 4 فستیڤاڵ بەڕێوە چووە لە شاری دەربەنی خان کە فستیڤاڵی نێودەوڵەتی بووە فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام بووە بەشدارێکی بەرفراوان هەبووە لە هەرێمی کوردستان بەگشتی و لە ناوەڕاست و خواروی عێراق و وڵاتانی ئێران و زۆر لە وڵاتانی ئەوروپا و وڵاتی میسر و ئەنە بەشداریان کردووە لە فستیڤاڵەکە بەڵێ بەگشتی شانۆی شەقام ئەو شانوەیە کە جیاوازە لە شانۆی ستیج چونکە ئەو شانووی کە بۆ ستیج ئەکرێت لە ستیجا ئەکرێت بۆ نوخبەیەکە ئەوەیە کە بینێرە چێتە ناو هۆڵێکەوە و ملزەمە بەوەی دانیشتە سەیری نمایشی بکە بەڵام شانۆی شەقام ئەو شانوەیە کە شانۆکاران ئەچنە ناو خەڵک و خەڵک بەڕاگوزەری سەیری شانۆەکە لە نێو جادە و شەقام و ئەو شوێنانە کە ئەو کەسەی ئێوێ نمایشی تیا بکە و بۆ لە بینەرێکی سادەوە بۆ بینەرێکی ڕۆشنبیر و کاملە باش پار ئەم فستیڤاڵە نەکرا بۆ بزانم لەبەر کێشەی ئابووری بووە ئەم ساڵ ئەکرێت یان ناکرێت بە زەرور نازان کە ئەم ساڵ بکرێت چونکە بابەت زۆرن بەدڵنیایی زەرورە پاریش زەرور بوو بکرێت بەڵام پار وەز دیارەوە قەیرانەدارایە هەبوو شەڕێکی قورستر هەبوو لە ئێستا فستیڤاڵەکە نەکرا لە ڕاستیە هەرچەند هەوڵیشماندا لە ڕاستیە بەڵام ئەم ساڵ ئێمە لە هەوڵی جدیاین بۆی فستیڤاڵەکە بکرێت بەڵام ڕاستی بڵێم ئومێدم نییە بە ڕاستی فستیڤاڵەکە بکرێت زۆر زەرورە بکرێت ئێمە ئێستا حالێن پرۆپۆزەڵ و نووسراوی خۆمانەوەی کە زەرورە وەکو ئیشی ئیداری کردومانە نووسراوەکەمان لە وەزارەتی ڕۆشنبیری و پێم وایە گەشت بێتە وەزارەتی دارایی فستیڤاڵی فیلم لە دۆ کرا بەڵێ خۆ قەیرانی دارایی هەیە بۆ ئەویش من پێشتر 2 ڕۆژ بە لە ئێستا لە بەرنامێکی تەلەڤیزیۆنی قسەم لەسەرەوە کرد دیارە ئێمە لەگەڵەوەین هەموو فستیڤاڵ بکرێت فستیڤاڵی دووەکیش من ئێمەش لەگەڵەوەن بەڵام مەبەست لەوە بۆ ئەو جیاوازیەکە بەڵێ منش ئەمە قسە لەسەر و جیاوازی بکەم بۆچی لە دەربەنی خان فستیڤاڵ ناکرێت بۆچی لە دووەکە کرێت ئێمە پێمان باشە لە دووەکیش بکرێت و لە سلێمانیش بکرێت و لە هەولێر و لە دەربەنی خانیش بکرێت بەڵام ئەمە دیارە پەیوەندی بە ئیدارەوە هەیە بەڕاستی من نازانم ینی خۆم ئەو گلەیەم کردووە فستیڤاڵ لە دووەک ئەکرێت لە دەربەنی خان ناکرێت وردەکاری زۆرە بەڕاستی ئەو چالاکی هونەریانە مەبەستە بۆ نازیگە لە فستیڤاڵی دووەکیش ڕەنگە چالاکی هونەری دیکە کراوە لە شوێنەکانی دیکەی کوردستان پێ دوایە ینی وەزارەتی ڕۆشنبیری ینی بە یەک چاو سەیری سەرجەم چالاکیەکە ڕۆشنبیرەکان نەکە لە کوردستان گرنگی بە هەندێک چالێکی دادەوە گرنگی بە هەندێک چالێکی تر نادات بەدڵنیایمە خۆم بەردەوام گلەیمان کردووە من خۆم کە پۆستێکی ئیداری ژمێ بەردەوام ئەو گلەیم هەبووە چ جەنابی وەزیر هەر لە وەزیرەکە بە ڕێزەکان بینی بێتم بە سوودفەوە وتووە جیاوازەکەی ئەشگار زۆرە بەڕاستی هەر سنتەر و کەنارەیە شتێکی ناوی شارە شتێکی ناوی شارۆچکێ و ئەمان پێیان وایە لە ناو شارۆچکەکانە هونەر نییە کۆمەڵە شت نییە بەڵام لە ناو شارەکان ئەم شتە ئێستا تەنها بودجە ڕێگرێت لەوەی کە ئەم ساڵ فستیڤاڵی شانۆی سەرشەقام ڕێک بخرێت ئەوەی بەمە وترێ بڵێ ئەجینامە وەکو لە ڕووی ئیداری و لە ڕووی هونەری و تەکنیکیوانەوە بە ئەتوانین ینی لە ماوەی مانێکا فستیڤاڵ گروپانە بەر ئەو تیپانی کە ئامادەن بەشدار بن لە فستیڤاڵەکە هاوشێوەی ساڵانی پێشتر ئامادەی خوێندەر بە بەردەوامی لە ئەوروپا و لە بگرە لە میسر و لە ئێران و حتا لە تورکیا و لەوانەشەوە لە ئەرجنتینانی لە ئەمریکای لاتین لە ناو کوردستان هەموو گروپەکان ینی پەیوەندیان پێوە لە دەروی کوردستان ئێستا هاتوانین زۆر گروپەیە بەڵام دیارە ئەو بودجەکە ڕێگرە ئەو بودجە تەبعاً ناکرێت ژمارە و تیپانی کە ساڵانە بە شێوەیەکی گشتی بەشدار دەبن لە فستیڤاڵەکە چەندن ژمارەکە گۆڕاوە بۆ نمونە ساڵی یەکەم ساڵی 2002 کە فستیڤاڵەکە کراوە تەنها بۆ ناوخۆی کوردستان بوو یەک دوو گروپ لە وڵاتی ئێران بەشداریان کردو ساڵی دووەم بە پێچەوانەوە گۆڕاوە لە ناوەڕاست و خواروی عێراق بەشداریان تیا کردو ساڵی سێم لە ئەوروپا و لە ئێران و لە میسر هاتن ساڵی چوارەم لە ئەمریکای لاتین و لە ئەوروپا و لە ئێران و لە میسر و لەوانەش و گروپاتوە باش ناتوانێت لەم ساڵدا قەیرانی داراییە ئەوکە قەیرانی داراییە بەڵام لەبەر ئەوەی کە زەرورە بکرێت
تەنیا بۆ ناوخۆی کوردستان بکرێت ئەمەش ناکرێت ئەمە ئێستا پرۆپۆزەڵێکی زۆر ئاساییمان ئامادەکردووە کە بتوانین فستیڤالەکە بە کەمترین کولفا بکەین بەڵام بەو شوهر بودجەنیە جگە لەلایەنی حکومی هیچ بۆ نمونە نتوانراوە لە ڕێگەی غیرە حکوومەت بۆ نمونە لە ڕێی کۆمپانیەکان و لایەنێک کە سپۆنسەری پرۆژەکە بکات شتێکی لەو جۆرە ناتوانرێ بودجە سپۆنسەرەکان هەموو علاقاتی بە حکوومەتوە من پێم وانێ هیچ کۆمپانیایەکە هیچ ئەوانەی کە نازانم سەرمایه‌دار و دەوڵەمەند وانە لە ژێر فشاری دەسەڵات و خەڵکە حکومیەکانە بێ بەڕاستی سپۆنسەری هیچ کارێک ناکەن لێرەش نایکەن ئێوە ئێستا دڵنیابوونەتەوە کە ئەمساڵ ناکرێت فستیڤالەکە ئێمە پێدەڵێم لە هەوڵین ئێستا ئەمە پرۆپۆزەڵەکەمان لە وەزارەتی ڕۆشنبیری ئەڕاتە وەزارەتی دارایی چاوەڕاین ئەگەر وەڵامان بنەوە بەڵێ بە دڵنیایی فستیڤالەکە ئەنجام دەدەین باش بێن سەر شانۆی سەرشەقام لە ئێستادا شانۆی سەرشەقام بەتایبەت بۆ زۆرۆفی ئێستا چەند گرنگە ببوورە شانۆی سەرشەقام بۆ باردۆخی ئێستا کە هەرێمی کوردستانی تێدا چەند گرنگە بکرێت زۆر گرنگە گرنگیەکەیەوە لە چیا بینە ئێستا بۆ نمونە هەر باسی داردەی کۆچ بکەین من بەبیرمە یەکەم فستیڤال ئەو کاتە کوشتنی ئەو کچێ زیدی هەبوو دوعا لە زۆربەی نمایشەکانە ڕەنگی دابووە ینی لە نمایشی سلێمانی لە نمایشی هەولێر لە نمایشی هەڵەبجە ینی فستیڤالەکە بوو بە فستیڤالی داکۆکیکردن لە مافەکانی ژنان بەرایەتی و دڵنیاشم ئەگەرم فستیڤالە چکە بیرۆکەی شانۆی شەقام بیرۆکەی ڕۆژە ئەو کێشانەیە کرد ناو خەڵکە ئاسایەکەشە هەیە دڵنیام خزمەتێکی زۆرەکات تەنیا بۆ کۆچکردنی گەنجان لە هەموو لایەنەکانەوە هەموو قەیرانێکە هەیە هەموو کێشەیەکە هەیە و هەموو مشکلەیەکە هەیە دڵنیام هەموو خزمەتی ئەو لایەنانە هەموو یەکات بەڵێ تا چەند ئەوەی کە ساڵانی ڕابردوو کراوە 4 فستیڤال کراوە کاتێککە تۆ چالێکێکی هوەریە بیتە سەر شەقام بێگومان جیاوازی هەیە ئەین جیاواز لەوەی کە خەڵک ڕەنگە هەموو کەس تااقەتی نێ بچێتە هۆڵێکەوە دانیشەیە سەری چالێکی هوەری یاخۆ شانوێک بکات هەستەکەن تا چەند کاریگەری هەبوو لەسەرەوەی کە خەڵک زیاتر ینی تامەزۆی زیاتر دەبێت بۆ بینینی کارە هوەریەکان بەگشتی بە تایبەت شانۆ ئەوەی کە ئەنجامدانی فستیڤال لەسەر شەقامەکان بە تایبەت فستیڤاڵی شانۆی تا چەند کاریگەریەکی لەو جۆری دروست کردووە پێتان وایە ئەگەر موبایلەکە نەبێ بێڵم فستیڤالەکە بۆ بە فستیڤاڵی هەموو عێراق یعنی ئەمە بەردەوام پەیوەندیمان پێوەکەن بۆ فستیڤالەکە ئەو جاگەر باسی خەڵکی شاری دەربەنی خامکەی ئەوەندەی خەڵ لە دەرەواتەوە بۆ نەخەڵ لە زاخۆ هاتەوە بۆ بینی نمایشەکان ینی فستیڤالی شانۆی شەقام بۆ بە فستیڤالێکی گەورە هەروەکو بینەر هاتون وەکو بینەر هاتوون گروپی بادینانی هاتووە بەڵام خەڵکو بینەری هاتووە ینی اون تا مەزرۆ بۆ بینینەوە چکن نمایشێک لە ئەڵمانیاوە نمایشێک لە فەڕەنساوە نمایشێک لە ئەرجەنتین و نمایشێک لە ئیتالیاوە ینی کۆمەڵی نمایش ئەتوان بڵێن جیهانێکی بچووک لە نمایش کراوە ئەو هەموو کلتورە جیاوازە هەر کەسە باسی کێشەی خۆی کردو لە ئەڵمانیا جۆرێک لە کێشە هەیە لە ئیسپانیا جۆرێک لە کێشە هەیە لە میسر جۆرێکی تر لە کێشە هەیە سەر شانوی سیاسی تیا بۆ شانوی ینی جۆرەها بینەرێکی زۆری هەیە دیارە ساڵ بە دنیای من وکڵم بام بالاخەنێکن بەردەوام ێستش خەڵ پەیوەندی ماپیوەگاڵێ بۆ تا خەڵک وچێت احتیجاجەکەین لەسەرەوەی کە ناکرێت باش ئەو تیپانی کە بەشدار دەبن بۆ نمونە لە فستیڤالەکە ئێوە ینی ستانداردێک هەیە فلتەرێک هەیە بۆ نمونە هەموو تیپێک دەتوانێت بەشدار بێت لە فستیڤالەکە یاخود چۆنە ئێمە کۆمەڵێک مەرجمانەیە شانوی سەرشەقام جیاوازە لە شانوی ستیج لە ڕووی کات و لە ڕووی بیرۆکە و لە ڕووی ئیشکردن و لە ڕووی مەرجەکان چین دیارە مەرجەکانەوەی کە کاتەکەی لە نیو مەسە نیو کاتژمێر تێنەپەڕێت هەر شانۆیەک نیو کاتژمێر بیرۆکەکەی مەسەلەن ئەو بیرۆکە بێکە ئەو لیژنە دیارە لیژنەیەک دانیشێ بەوە مەرجنی ئەو لیژنە ئێمە بین هەموو جارێ نمایشەکە ئەبینێ ئێمە زۆر جار چوین سەیری نمایشەکانمان کردووە نمایشەکە دەوڵەمەند کراوە گەر نمایشەکە کەم و کوڕێکی بێ قسەی لەسەر کراوە کۆمەڵێ هونەرمەندی بە ئەزمون تا خەڵکمان لە ئێران و هێناوە کە ئەوان ئەزمونیان لە ئێمە زیاترە ئەوان ئەمڕۆ بالمناسبە دەیەمین فستیڤاڵی شانوی خیابان ینی شانوی سەرشەقام لە مەریوان دەست پێکات ئەمڕۆ بەڵێ من ویستم پرسیاریەوە بکەمەوە تا چەند دیار لە مەریوان دەکرێت کە ساڵانە تا چەند هەماهەنگی هەیە لەگەڵ ئەو فستیڤالە چ لە ڕێی شێوازی ڕێخستنی فستیڤالەکە و چ لە ڕووی شێوازی بەژاری ئەو گروپانی کە بۆ لە مەریوان ساز دەکرێت هیچ هەمانگیەکە بۆ ساڵانی پێشتر لە نێوانتاندا بەڵێ ئێمە خۆمان ڕۆشنوتە فستیڤاڵی مەریوان و بالمناسبە یەکەم فستیڤاڵمان ئێمە لیژنەیەکمان لە ئێران هێنا ینی ئەوانەی کە سەرپەرشتی فستیڤاڵی مەریوانەکەن بۆ تەقوێکردنی ئەمە بۆی بتوانین ئێمە بە چامان ڕوون بێت چۆن بتوانین فستیڤاڵێکی ئەوان لە ساڵی 2005 ئەمڕۆ دەیەمین فستیڤاڵ و تا ئێستاش فستیڤالەکە بەردەوامەوە ساوە ئێمە تەجربەمان لەوان وەرگرتووە کۆنتاکتی بەردەوامیشە بۆ لە بینمانە بۆ نمونە و فستیڤالەکانی ئەوان هەمیشە ئەوان لە مانگی نووا فستیڤاڵیان کردووە ئێمە مانگی دەبووە ئەوان لە کۆتاییەوە ئێمە لە مەسەر ناوەڕاستیدا باشترین ئیشەکانی ئەوەی هاتووتە فستیڤاڵی دەربەنی خانەوە بەڵێ باشە بە شێوەیەکی گشتی لە وڵاتان گرنگی زیاتر بە هونەری سەرشەقام دەدرێت چ بە سازکردنی کۆنسێرت یاخود چالاکی دیکە بێت تا چەند ئەم هونەرە لە وڵاتانی تر گرنگی پێدراوە هونەری شانوی سەرشەقام گرنگی هەیە شانوی ستیج گرنگی هەیە گرنگی چکە جیاوازیەکە ئەوەیە
وەکوتم شانوێی شەقام ئەو شانوەیە کێتەنا ینی شانوەیە کێتە ناو خەڵکەوە لەوەی کە تۆ کاتێک نمایشێکی شانۆ لە هۆڵەکە خەڵکێکی نوخبا دەستەبژێرێکی خەڵکە چێت بۆ سەیری نمایشێک بەڵام شانوێی شەقام خۆی چێتە ناو خەڵکەوە ئەین لە خەڵکێکی سادە خەڵکی سادە و ئاسایی هەر پیشەیەکی هەبێت لەسەر شەقامەکان لە ناو بازار هەتا خەڵکێکی ڕۆشن بیر و کامل ئەو ئیشە بینێت باش لەسەر دۆخی هۆنەر ئەگەر قسە بکەین لە هەرێمی کوردستان ئێستا بەتایبەت هۆنەر لە چ دۆخێکە قەیرانی دارایی هۆنەری گرتووە بەتەنیا یان بە زۆری یان بەشێکی کەم بەرهۆنەر کەوتووە کە زۆر محتەم نییە بە قەیرانی دارایی ئەگەر زۆر بەشێکی زۆری هۆنەر گرتووەتی بۆچی قەیرانی دارایی ئایا ئەوەنە پێویستمە بۆ پارەیە بۆ هۆنەر بڕاب کە من ینی خۆم قەنەعاتێکم ئەو ساڵانەشی کە پارەیەکی زۆر لە وڵاتە بووە تەسەورەکەی من ئەوەی کە بیستومە و دڵنیاشم لەوە کە لە سای 1.2 دەیە لە بودجەی هەموو هەرێمی کوردستان بۆ وەزارەتی ڕۆشنبیری تەرخان کراوە جا ئەو بودجەشی بزانە ینی هەندێک لایەن هەندێک شوێن مەسە هەندێک دام و دەستگای وەزارەتی ڕۆشنبیری ئەو پارەیان ئەوەندە بەهدەرا بردووە تەسیری لە ئیشە جدیەکانیش کردووە ینی تەسەورەکەی کەسێک شعری بۆ سەرکردەیەک نووسیوە لە حیزبێکی داری کراوە مؤتەمەرێکی گەورەی بۆ کرا تەسەور لەم 900 ملیۆنی بۆ خەرج کراوە ینی مؤتەمەرێک بۆ کەسە کراوە ینی ئەو پارە کە خەرج کراوە تەسیل لە ئەو کەسانەش دەکات کە یانەویشی جدی بکەن و هوەر بەجددی هەر ئەو کاتش بە بڕای من لە قەیرانە بۆ چکە گرنگی پێ نەدراوە مؤسسەکان بەو شێوە گرنگیان بە هوەر نەداوە ئێستا ئێوە دو ساڵەکە هەرێمی کوردستان لە قەیرانی داراییە چالاکی هونەرەکانتان چۆنە هیچ جۆرە چالاکی هونەری ساز دەکەن بەڵێ ئەلبەتە ئێمە بیرکردنەوەی خۆمان گۆڕیوە لە چالاکی بە لە چالاکیمان بەردەوامە بەڵام بە دڵنیایی چالاکیەکانمان وەک ئەو کاتە نییە کە بودجەیەکی باشتر لە بەردەستمانە چی بۆ چینە و چالاکیانە کە ئێوە ئەنجامی دەدەن بۆ نمونە ئێمە ماوەیەک خەریکی کۆڕ و سیمینار بووین کۆمەڵە خەڵکمان بانگێش کردووە لەسەر مەسەلەی دیسکوێلار و مەسەلە ئیتر و مەسەل بابەتی ڕۆژ کۆڕ و کۆبوونەوەمان هەبووە بەسەرەوە ویستم قسە بکەم یعنی شەرتە هەموو چالاکیەکی هوەری پێویستی بپارەیەکی زۆر بێت تا بکرێتیان پێویستی بە پارە بێت ئەسڵان چکە زۆر چالاکی هوەریە یعنی نەمەرجنە بەسەنێ چالاکی خۆی هەر پێویستی بەپارێ بۆ تۆ ئێستا توێ فیلمێکی سینەمای بکەی ینی پێویستی بەپارێ مایشێکی شانۆ ینی پێویستی بەپارێ کەسێک 6 مانگە چێتە هۆڵێکەوە ینی بەڕاستی پێویستی بەپارەیە بۆ هەموو شارەکان وەکوەیەکە ئێستا ینی لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان نەخێر دۆخی هوەر نەخێر نازانانی تر بۆ خۆتان نازانێت ئێوە لە ئیدارەیانی چۆن نازانین زەی چۆنە ئەزانین بۆی نازانین بەڵام ڕامانە کێشە بۆ شتی ترە دینا چۆن نایزانین مەسەلە کەسێک بەرپرسە سەرۆکی حکوومەت بۆ نمونە سپۆنسەری فستیڤالێکە بەڵام وەزیری ڕۆشنبیری ناتوانێت موافقە لەسەر فستیڤالێکە چۆن نایزانین بەڵام ئەمە هەموو کێشەیە بۆ ناتوانێت بەڵام تەسەورەکەم شتەکان ئاوایە لە وڵاتە ئاوایە قەدەری ئەمە ئاوایە لێرە بەڵێ کات دەکرێت بڵین ئەو دۆخی کە ئێستا هەیە چالاکی هوەری و ڕۆشنبیرەکانی بە یەکجایی ڕانەگرتووە بەڵکو سستی کردووە سستی کردووە بەڵێ بە چالاکی هەر هەیە بەڵام بە دڵنیایی کاریگەری ئەجگار زۆر بینەوە سەر هوەری شانوی سەرشەقام بیرۆکەی ئەو فستیڤالەکە لە دەربەنی خان ڕێکخرا چی بوو چۆن ینی بڕیادراکە لە دەربەنی خان لە قەزاکانی هەرێمی کوردستان لەوێ فستیڤالەکە ڕێک بخرێت بەڕێز کاک عەباس عەبدوڕەزاق کە پێشتر بەڕێوەبەری پێشتری ڕۆشنبیری و هونەری سلێمانی بوو لەو ساڵە لە ساڵی 2010 بیرۆکەکە لە ڕاستیە لە ئەوگەڵاڵە بوو ئینسانی وەکو خۆی بڵێت کە هاتە لە ئەمەوتی دەربەنی خان گونجاوە بووی فستیڤاڵی شانوی شەقامی تیا بکرێت ئێترێمە لە ڕاستیە لەمان یەکەوە کەوتینە خۆمان و بەردەوام دراسەمان گرۆک باسم کرد پێشتر گروپێکمان لە شاری مەریوان و سنەوانەبان کرد لە ئەوانی کە سەرپەرشتی فستیڤاڵی شانوی سەرشەقامی مەریوانیانە کرد بۆ ساڵ یەکەم دیارە هێشتا کەس هونەرەکە نامۆ بوو چون هەندێک گروپ هەر ئیشیان کرد بوو ئیشی ستەیج بوو بەڵام هێنابوویانە دەرەوە ئەنی خصوصیەت و خەسڵەتی شانوی شەقامی دیانە بوو بۆیە ئەم بیرۆکە وا دروست بوو کە دەربەنی خان شارێکی گونجاوە بۆی فستیڤاڵی شانوی شەقامی تیاکرێت و دەربەنی خان من هەمیشە شوتومە مێژوویکی پرشنگاری هەیە لە ڕابردووە لە شانەوە بەڵێ سوپاس ئەگەر وتەیەکت ما بێ زۆر سپاس بۆم دەرفەتە حەسەن حەمەد ساڵح بەڕێوەی ڕۆشنبیر و هونەری دەربەنی خان سوپاس بۆ ئەمە لەبوون زۆر سپاس جارێکی دیکەش بەخێر بێت بەڕێزان وتانێک و بەیان